سیمینارێکی تایبەتە بە هۆشیاری گەنج لەبارەی تۆڕە کۆمەڵایەتیەکان لەگەڵ فراوانبوونی مەودای تۆڕە کۆمەڵایەتیەکان کێشە و گرفتەکانی ژوڕیان لاڵکشان کردووە. ئەوەش دەگەڕێتەوە بۆ نەبوونی هۆشیاری پێویستی تاک لە بەکارهێنانی تۆڕی کۆمەڵایەتی بە شێوەیەکی گشتی. کێشە و گرفتە کۆمەڵایەتیەکان بە بەردەوامی لە زیادبوونە. ئەگەر سەردانێکی دادگاکان بکەین تەماشاکەین ژمارەی زۆر خەڵک جیا دەبێتەوە بەهۆی خراپ بەکارهێنانی سۆشیال میدیاوەیە. ئەمەش دێنەجامی ئەوەیە کە ئێمە خێزانەکانمان معریفەیەکی ئەوتۆیان نییە لەسەر ئەوەی کە چۆن بتوانن سۆشیال میدیا بەکاربێنن بە ڕێگە دروستەکەی و بە بەردەوامیش خەڵکانێکی نەخۆش هەیە، یعنی بیر لەواکەنەوە کە چۆن کێشە بۆ خەڵک دروست بکەن، کە بیر لەواکەنەوە کە چۆن بتوانن ئیستیقلالی وەسعەکان بکەن. ئەو گرفتانەی لە ڕۆژانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕۆدات کەم بکرێتەوە یاخود بنبڕ بکرێت و خۆتانەی بینن ڕۆژانە چەندین گرفتی خێزانی یاخود لە نێوان گەنجەکانە بڵاوەکرێتەوە، ئەویش بە وێنەی کچەکان یاخود دانانی فەیسبوک بە نامی شخصێکەوە کە گرفت دروستەکان لە نێوان تاکانە. ئێمەش هەستاوین بەکردنەوەی ئەم پانێڵە بەو ئامانجەی کەم دیاردیە کەم بکرێتەوە یاخود هەر بنبڕ بکرێت. وتەبێژی پۆلیسی پارێزگای هەڵەبجە ئاماژە بۆ دەکات تاوانەکان لە سنووری پارێزگاکە جیاوازن. ئەم ساڵ 13 دۆسەی تایبەت بە خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان تۆمار کراون کە زۆربەیان کچان و ژنان و زیاتر گەنجان لە بوارەکەدا دەبنە قوربانی. تایەتی ئەوانە کە لەسەر کۆمنت نووسینەیان لەسەر دانانی ئینستاگرام و فەیسبوکە بەناوەیان لەسەر بڵاوکردنەوەی وێنەکانیانە کە سوکایەتی و تەشیریان پێکراوە، ئەتوانم بڵێم ڕێژەیەکی زۆریش خەڵک سکاڵە تۆمار ناکات لەسەر ئەو بابەتە. لەبەرەوە تااقەتی هەتشوی بنکەی پۆلیسیان دادگاکانی نییە یان سەرقاڵە بە ئیشێکی ترەوە ناتوانێت کاتێکی کەمە ئەگینا ئەوانەی کە ڕۆژانە سوکایەتیان پێکرێت سکاڵا تۆمار بکەن زۆر ڕێژێکی زۆر زۆرە. چەندین کەس لە لای ئەمە بەو تاوانە دەستگیر کراون و لە کاتی ئێستا تایەتی بەندە و تیاشایەتی بە کەفالەت ئازاد کراوە. گەرچی تۆڕە کۆمەڵایەتیەکان دەتوانرێت سوود و قازانجی لێوەربگیرێت، بەڵام خاڵیش نییە لەوەی خەڵکانێک بە مەبەست بەکاری دێنێت. لە چەند ڕۆژی ڕابردووش دۆسەیەکی خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان دەنگدانەوەی هەبوو کە چەندین گەنج لە کوڕان و کچان کەوتنە بەرە ڕژەی کەسێکەوە. بەوتەی توێژەرانی کۆمەڵایەتیش ئەوەش بۆ نەبوونی وەشاری و بەتاڵی و بێکاری گەنجان دەگەڕێنرێتەوە و سەدان کێشە و گرفتی کۆمەڵایەتی دروست کردووە. ئاەتەکان تاڵ وەشانەوەی خێزان ڕۆشتووە و ڕاستەوخۆ کاریگەری لەسەر شیرازی خێزانەکان بەجێ دەیەڵێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.